چۆنن؟ وانەی پێشوو باسی بەشەکانی ڕۆکمان کرد. لەوانەی ئەمڕۆدا لەگەڵ بەنی باسیەوەکەین کە ڕۆکەکان پێویستیان بە چی هەیە هەتاکو بژین. ڕۆکەکان پێویستیان بە 4 شتی گرنگ هەیە هەتاکو بژین کە ئەوانیش ڕووناکی، هەوا، ئاو، خۆڵە. ئێمە وتمان زیندووەکان پێویستیان بە ئاو و هەوا و شوێنی ژیان هەیە. بەڵام بۆ ڕۆکەکان شوێنی ژیان خۆڵە چونکە لەناو خۆڵا گەشاکەن و ئەڕۆین. Plants need light, air, water and soil to live and grow. Plants need light, air, water and soil to live and grow. Repeat after me. Light, air, water, soil. Light, air, water, soil. Good job! Okay, so how do plants use light and air? ڕۆکەکان چۆن ڕووناکی و هەوا بەکارهێنن؟ ئەگەر بیرتان بێ لەوانی پێشووە باسی گەڵامان کرد. Leaves. وتمان گەڵا خۆراک دروستەکە. Leaves make food. چۆن دروستیەکە؟ چی بەکارهێنێ؟ They use light and air. ڕووناکی و هەوا بەکارهێنن بۆی خۆراکەکە دروست بکەن. A plant's leaf use light and air to make food. A plant's leaves use light and air to make food. Repeat after me. Plants use light and air to make food. Plants use light and air to make food. Good job! ڕۆکەکان ئاو چۆن بەکارهێنن؟ How do they use water? ئاو گرنگە وەکو لەوانی پێشووە باسمان کرد کاتێک مادەکان لە خۆڵەوە وەرئەگرێت لە ڕێگەی قەدەوەی گەیەنەتە سەرەوە. ئایا چۆن ئەماکات؟ بە بەکارهێنانی ئاو. کاتە ئەڵێین Water helps plants to grow and move food to all the parts of the plant. Water helps plants to grow and moves food to all parts of the plant. Repeat after me. Water helps plants to grow and move food. Water helps plants to grow and move food. Good job! وەکو هەموو زیندەوەرەکان سەرەڕای پێویستیان بە ئاو و هەوا و خواردن پێویستیان بە شوێنی ژیان هەیە. شوێنی ژیانی ڕۆکەکان کوێیە؟ خاکە. ڕۆکەکان ئەو شوێنەی تا ئەژین بە پێی جۆرەکەی گۆڕێن. ئەوە تا هەنێک جۆری ڕۆک هەیە حەزی لە شوێنی گەرمە لە بیابانەکانە گەشاکەن. هەنێک جۆری کەشیان ناتوانن لە بیابانە گەشە بکەن و لە جیاتی ئەوە لە دارستان و لە شوێنە شێدارەکانە گەشاکەن. So, different kinds of plants grow in different places around the world. بەڵام بەگشتی پێویستیان بە چی هەبوو؟ 4 شت. چی بود؟ Light, air, water, and a place to live, which means soil. Light, air, water, soil. Different kinds of plants grow in different places around the world. They need light, air, water, and soil. Repeat after me. Light, air, water, soil. Light, air, water, soil. Good job! ئەمە وانەی ئەمڕۆمان بوو. چاوەڕێمان بە لەوانەی داهاتوە لەگەڵ بەنی بابەتێکی تازە فێر بین. کاتێکی خۆش!